لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک ئیڤێنتێک سازکرا بۆ ڕاگەاندنی حوتەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقام و نمایشکردنی شانۆیی یەک لەلایەن گروپی شانۆی هەوارەوە. لە شاری کەرکووک وادەی سازدانی حوتەمین فیستیڤاڵی شانۆی شەقام ڕاگەیەندرا. لە مەراسیمەکەدا کە لێپرسراوان و هونەرمەندان و ناوەندە ڕۆشنبیریەکان ئامادەی بوون وادەی ئەنجامدانی حوتەم فیستیڤاڵی شانۆی شەقام ڕاگەیەندرا. فستیڤالەکەمان لە 1920 دەست پێکات و تێیدا کۆمەڵێک چالاکی پێشکەشەکرێن. یەکەم ڕۆژی فستیڤالەکەمان دیارە وەک لە ئیڤێنتەکەیە ڕامانگەیان سێ وەرکشۆپی شانۆییە و پانێڵێکە بۆ هەشت شانۆکار و ڕێزگرتنە لە کۆمەڵێک هونەرمەندی بواری شانۆ و دراما و سینەما لە کوردستان و عێراق و لە ناوچە جیهازەکانی دیکە کات تەمەنێکە ماوەیەکی زۆرە خزمەت بە و بوارانەکەن. جگەلەوە هەر لە چوارچێوە و چالاکیانەیە لە ڕۆژانی فستیڤال ئێمە دوو کتێبی تایبەتمان هەیە هی نووسەرانی بواری شانۆیە بڵاوێکەینەوە لە فستیڤالەکەدا. لە ڕێوڕسمی ڕاگەیاندنی وادەی فستیڤالەکەدا شانۆی تۆی خۆشەویستی نمایشکرا و بوەزی سەرنجی بەشداربووانی مەراسیم دیارە یەکێک لەو شانۆیانی کە بە تایبەت بۆ ئێستا لەم ناوچەی گرنگجێکی تایبەت هەیە چونکە خەڵک ئێستا زۆرترین داواکاری هەیە لەسەر شەقام. شانۆی شەقامیش یەکێکە لەو شانۆیانە کە بە زووترین کات بەر بینەرەکە یاخود ئەو چیرۆک و ئەو شتانی کە لە هەڵقوڵاوی بینەرە ئەتوانین لە ناو شەقامە تۆ باسیکەی بینەر لێ تێگا بینەر چێژی لێبینێ بینەر تا ڕادەیەک لەگەڵ داواکانە هەر لە موچە لە شەڕ لە پیسی ژینگە لەو هەموو کارە ساتانی کە ڕووەدا ئەتوانین لە شەقامە تۆ بیجێڕیتەوە چونکە ڕاستەخۆ بەربینەرەکە. بێگومان شانۆ هەڵقوڵاوی ناخ و دەرونی مرۆڤەکانە پێویستە بۆ پیشاندانی ئازارەکان و لەگەڵەوەشە تراژیدیا ئینسان پاکاتەوە جوانی پێبەخشێ و ئەوەی کە بینەرێتی جوانی وەرەگرێ. پێویستە شانۆی سەرشەقام باشتریشە لە شانۆی ناوهۆڵ چونکە زیاتر ئاشنایەکەی بە خەڵک کەسانەکەن کە بۆیان ناگونجیان ڕێک نەکەوتۆ بێنە هۆڵەکەەوە بەڵام لە شەقام بۆ یەکەم جارەی بینن لە ئاشنای شانۆ بن. ئەم نمایشە گزارش لە ئاشتی و پێکەوەژیانەکە بۆ سەر جەمنەتەوەکانی شاری کەرکووک و ئێمە ئەم نمایشەمان زیاد لە 20 جار نمایش کردووە لە کوچە و کۆڵانەکانی شاری کەرکووک لە شارەکانی تر. هیوادارین چەند ڕۆژێکی پڕ هونەر و چەند ڕۆژێکی پڕ چێژ بەسەر بەرین خەڵکی کەرکووک ئاشتکەینەوە لەگەڵ هونەر و لەگەڵ شانۆ و وەک هەمومان نەزانین هونەر هەمیشە پەیامی خۆی گەیاندووە. ئێمەش لە ڕێی ئەم سێ ڕۆژەوە کە جەژنێکی هونەری بەرپا ئەکەین. ڕۆژانی 19 بۆ 21 چالەکەکانی حوتەم فیستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک بە بەشداری 25 بەرهەمی شانۆی ئەنجامەدرێ کە ژمارەیەک تیپی شانۆیی لە سەراسی وڵاتان بەشداری دەکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.